سەرەتا من خۆم خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لێرە وەکو خوێندکارانی بەشی پەرستاری لە ڕۆژی جاری پەرستاراندا ئێمە ئامادە بووین وەکو کۆمپینێک ڕامان گەیاندووە بۆ ڕۆژداری تەندروستی و وایوها پشکنینی پێ بەرامبەر بۆ هاوڵاتیان. ئێمە لێرەدا چەند جۆرە پشکنینمان هەیە، پشکنینی گروپی خوێنمان هەیە، هەروەها پشکنینی ڕێژەی چەکن و پشکنینی زەخۆمانەیە کە بۆ هاوڵاتیانیان دەکەین. و ئێمە لێرەدا وەکو بەشی پەرستاری لە پەیمانگەی تەکنیکی و پشیلەیی هەڵەبجەوانێ بە سەرپەرشتی مامۆستاکانمان کە دەستخۆشیان دەکەین. ئێمە ئەمڕۆ لەژێر سایەی ئەوانەوە ئێمە گەیشتونەتە ئەم مرحلەیە و چیان بۆ سەختەکان بۆ نەکردین؟ چەند بوو ئاواتی پێکەنەوە بۆ کەیسەکانی مامی گیان سەختی 15 عیبی نییە نانی خواردنامەگانێ زۆر پرستاران پیرۆز دەکەم ئێمە وەکو خوێندکارانی پەیمانگەی تەکنیکی پشیلەیی هەڵەبجە هەستان بە ئەنجامدانی چالاکیەکە ناو قەرمانشاری هەڵەبجە بە چالاکیەکەشمان بریتە لە ئەنجامدانی پشکنینی شەکرە و خوێن و گروپی خوێن و پلەی گەنمی. سپاس بەخوا خەڵک پێشازێکی باشی لێیەکە زۆربەی ئەوانەی کە هاتوون بڵێ سەبەتەمەنەکانن زۆریان پێخۆشەکانی لە بارودۆخی تەندروستی خۆیان زیاتر شارەزا بن بەعنی بە پێشوازیکی گەرمیان بچێ لەم جارێکی ئێمە هەیەیان بووە کە خۆیان بڵێ شەکرەیان سەختیان بەرز بووە وتیان کە خۆمان بڵێ ئەم نەخۆشیەمان لەگەڵایە هەر بۆ دڵنیا بوونەوە هاتووی قسەکان ئەنجام ئەرکی ئێمە وەک پەرستارێکە ناچارە سەرکردن نییە بەڵکو هۆشیارکردنەوەی خەڵکە پێش ئەوەی کاتی خۆنامی نەخۆشی. Secretario